ئەو زانیاریانەی بەدەست من گەیشتە کە تا ئێستا هەڵی کەم بووە بەڕاستی. چهارشەمە و پێنجشەمەی ڕابردوو وەفدێکی ئێران لە ئیطلاعات و لەگەر سوپا بەشی ورمێ چوونە سەردانی لاهور شێخزەنجیان کردیە، چەند کاتژمێرێک لەگەڵی ماونەتەوە گفتوگۆیان کردیە. ئەو سەرچاوی بەمی ڕاگەن دیارە ڕێیوی وا بۆ زانیارەکان کە لێکۆڵینەوەیان لەگەڵ لاهور شێخزەنجی کردیە لەسەر ئەو ڕەفتارانەی پێشووی کە دیارە پاڤل هەموو ئەو زانیاریانەی پێداوە کە دژی ئێران کردوێتی بەداخەوە لە ململانیان هەردوو لە دەست دەگرن، ینی لە ئێستا لەو ملشکانیەکی هەرچی مەلەفی خراپە زدی یەک دەدەنا ئەو ناوەندە هەواڵگیریانە هەردوو لەو ملشکانی یەکتر. بەڕێزان لاهور و پاڤل و مەسرور و ئیلا ئاخیری هەمویان ئەوە نین بەس دژی ئێران بنیان بەستە ئیدی ئێران بکەن یان لە بەرەکەتنانە لە هەردوو ئەوە دەخۆن. ینی من نمونەیەکی پاڤل تاالبانیتان پێ بێنم. پاڤل لە گەرمی شەڕ ئیسرائیل و ئەمریکا زیاتر بەلای ئیسرائیل و ئەمریکای داشکاندەوە بیتشتا زۆر درەنگی دانەی کرد. ئێستا قەرەبووی ئەو وەخت دەکاتەوە لە ئێران و ئێران ئێستا خۆنەی شاردیتەوە ئەوەی لالەزار بە سەرکەوتنی خۆی لە قەڵەم دەداتن و لە زۆر شوێن ئێرانیەکان دەڵێن ئەوە پەیامە لە بۆ هەموو ئەوانەی دژی ئێمەنە و لە ناو بەیاننامەکەش ڕەنجی دایتەوە لۆ لەبەر ئەوەی ئەو بەرەیکە دژی ئێمە بوونە لەگە بەرەی تورکیا ئیسرائیل نزیک بوونە. بۆیە ئەو شەڕی نێوان ئەو دوێ بەشە چێگە شەڕی سڵتە بوو، شەڕی ئامۆزاکان لەسەر دەسەڵات بوو، بەڵام شەڕەشی ئەوەش هەرێمەیەتیش بوو لە نێوان هەردوو بەرەدا. خاڵش کەش بڵێن هاوڕێیان ئەو شەڕە هیچ ڕەبتی بە ئەوە نەبوو ئازادی سیاسی مافی مرۆڤ. وێستا لاهور لە ژوورێ شێوانی نییە لە چاوی ئێمە بەڕاستی ینی، بەڵام کاکە جوان هەندێک شت ئەخلاقیان عیبە ئینسان لەو سەردەمە بێ بۆ دڕازیکردنی یەکێتی و پاڤل بێ هجومی سە لاهور بکاتن یان بێدەنگبی لە ئاست بۆمبارانی سلێمانی کە لە 1920 شتیوا ڕووی نەدایە ئاوا بێت و شارێک بە هەموو هێز و چەک و تفاقت بۆمباران بکەیوە دەیان کەس بکوژی و تەرم نەدێ و کورە تەرم نادرێتەوە تەرم ئەوە بۆ لە 2 هەفتە ئەو ئڕهابە یەک لە دواییەکانە بەکار بینی بەخۆشت بڵێ چالاکوانی مافی مرۆڤ ڕەنگە وڵاو شەڕی سڵ ئەوەیە دوو ئامۆزایکە کەمەش دەزانەوە شەڕی حەماس و ئیسرائیل چی هەمومانی هەژاندیە و دژی ڕەفتارەکانی ئیسرائیلیان دژی ڕەفتارەکانی 7 ئۆکتۆبەری حەماس بووین. خۆ مەسەلە چیە ڕەفتارێک ڕوودەدا. بۆیە لاهور شێخزەنجی ڕاستە لە چاوی ئێمە شێوانی نییە کابراکە لە پێناوی سڵتە ئەوش هەولیدا هەمان عەقڵی پاڤل کۆدەتا بکاتەوە کەەوە زۆر خەتەرە لە ناو حیزبی کوردی واسەری هەڵدایە، بەڵام ئەوەی بەرامبەر سلێمانی کرا ئەوەی بەرامبەر ئینسانی بەمڕاڵ دەبێت دژ بێت و شەرمە لە ئێستا کە دێن هەندێکن هێرش دەکەنە سەر لە شاسوار ئێرش دەکەن کاکە لە ژۆرێ دوای لە نیەتی قانون یاسا ئەوانیان نەخستە ژۆرێ 100 ڕێگای تری شەبوو لە چارەسەرکردنی ئەوەی لالەزار. خاڵش کەش بڵێم دوایین شت ئەوڕیان کورە زۆر شەرمە خەڵکەی زۆر دەبینە من یعنی لەسەر لاهور و پاڤل بوتە کێشا شەڕی ناوخۆ کو شەڕی ناوخۆ پارتیش دەکەم کورە بابە ئەو شەڕی سڵتەی و ڕەنگی سبەی پێک بێنەوە ئینسانی ئازادی خۆ ئەمە تێڕوانی نەکەم هەیە ڕەنگی غەڵەت بم ئەوی بەرامبەریشم ڕەنگی تێڕوانێکیبی ڕەنگی ڕازبی ڕەنگی غەڵەت بی. شەرمە لەسەر لاهور و پاڤل ئێمە سەنگەر لە یەک بگرین بە تایبەتی کە زمانی دیالۆکەبی لە نێوانمان ئەوە خاڵەژی زۆر گرنگەکەم زۆر کەس دەبینم لەسەروی هەر هەموو ئەوانە بە تایبەتی گوستاش شەوەڵەیە بیرتان هاوڕێ من 22 مانگ بەیانەکەی گوتم کاکە بەریتانیەکان هەوڵ دەدەن و ئازادکردنی لاهور و ئێستا ئێرانیەکانی شاهینایتە سەخات یعنی ئێستا بە دووری مەزان سبەی لاهور ئازاد بکرێ و بیبەنەوە بەریتانیا و ئەو هەوڵە بە جددی هەیە تازە لە کەتە ناو میدیای کوردی.